ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها من النار يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وأشهد أن محمدًا عبد الله ورسوله، فصلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه، كما صلى الله عليه في محكم كتابه حيث قال: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة وصاحبها في النار. عزیزان و دانیشتوانانی ماڵی پەروەردیگار، سەلام و ڕەحەماتی خۆی پەروەردیگار بڕژێ بەسەر هەموولایەکمان. لەم خوتبەیەدا پێم خۆش بوو بچینە خزمەت یەکێک لە حەدیسە قودسیەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕاستەوخۆ لە خودای پەروەردیگارەوە بۆمانە جێڕێتەوە و فەرمێ لەبارەی سێ تاوان، سێ گوناهمان ئاگادارەکاتەوە کە هەر یەک لەو سێ تاوانانە لە ئینسانە موسڵمانەکاندا وجودی هەبێ، خوای ڕەب العالەمین ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خۆم لە دژیا دەوەستمەوە. دەواوەیلا بۆ حاڵی ئەو کەسەی کە خودای ڕەب العالەمین بە زات و عەزەمەت و جەلالەتی خۆیەوە لە دژیەوە بوەستێتەوە. کاتێک کە ئێمەی موسڵمان محکەمەیەک، دادگایەک ڕوومانتێیەکە و بانک هێشتمانەکە لەسەر تاوانێک لاین لەسەر شتێکەوە نەمان کردووە و بۆمان هەڵبەسترێنراوە، چەند دەبێ بترسین و چەند شۆک بمانگرێ و قەلەقی بمانگرێ لە کاتێکە ڕوبەڕووی چەند حاکمێک ئەوەستینەوە. فکرەکەینەوە دەبی لەو محکەمەیە نەدۆڕێم، دەبێ حکومەکەم بەسەردا ساغ نەکەنەوە و سزام نەدەن بە چەند ساڵێک لە سزنا بمهێلنەوە و مەحروم کەن لە دیتینی مناڵەکانم و خزم و کەس و دایک و باوکم. دەی چ جای ئەوەی کە ڕەب العالەمین بە زات و عەزەمەت و جەلالەتی خۆی لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەر ئەم کەسەیە بوەستێ و دیفاع لە مەزلومەکە بکە. خوای پەروەردیگار لەسەر زاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ثەلاث ئەنە خەصمهم یەومە القیامە. دەفەرمێ سێ کەس هەن ئەمن لە دژیان ئەوەستمەوە لە ڕۆژی قیامەتە، کە ئەو سێ کەسە یەکەمیان رجل أعطى بي ثم غدر. دەفەرمێ پیاوێکە کە هانای هێناوەتە بەر تۆ کە داڵدەی بدەی و بیپارێزی و عەرز و ناموسی حیفظ بکەی، بەڵام تۆ وعدت دایە و لە پاش ئەوەی کەوا دڵنیات کردەوە سەروەت و سامان و یاخود نەفس و جانی ئەپارێزی، ثم غدر، ئینجا لە پاشان غەدرت لێ کرد و زوڵمت لێ کرد و تەسمیلت کرد. خوای ڕەب العالەمین ئەفەرمێ ئەمن ئەبمە محامی ئەو مەزلومە و ئەو سزا ئەو ستەم لێکراوە و لە بەرامبەر زاڵمەکە و غادیرەکە ئەوەستمەوە لە ڕۆژی قیامەتە.
بۆیە ئینسانی زاڵم و ئینسانی ستەمکار با باش بزانێ هەر کاتێک کە دەسەڵات و کورسیەکەی بەقووەت بوو معنای ئەوەی نییە کەوە هەتا ئەمێنێتەوە. چونکە زۆر لەو زاڵمانەی پێشوو کە تەمەشایان ئەکەین لە سیرە و ژیانیان ئەخوێنینەوە لەو پەڕی زوڵم و ستەمە خۆی پەروەردیگار حەچی عەرز و ناموس و دەسەڵات و ستەمکاریەکەی بەعار داداون. ئەوەتە خۆی ڕەب العالەمین زۆر لە ئاەتەکانی قورئانە هەڕەشە لەوانە ئەکا کەوا عەهد و پەیمان ئەدەن، وعدێک ئەدەن بە بەرامبەرەکەیان بەوەی کەوا بیان پارێزن، بەڵام لە بەرامبەردا لە کاتێک کە کابرای وعد پێدرا و دڵنیا دەبێ ئینجا غەدری لێ ئەکا. خۆی پەروەردیگار ڕوو لە چینی موسڵمان و لە چینی ناموسڵمانیش ئەکا بەوەی کەوا ئەم تاوانە قێزەونە ئینسانیەت دەبێ خۆی لێ بپارێزێ. کە فەرمێ و ئەوفوا بعهد الله، وەفاتان هەبێ بە عهد و پەیمانی رب العالمین. لە کاتێک کە وعدێک ئەدەی بە یەکێک، هەر لە قسەیەک، هەر لە گفتارێک، هەر لە کردارێک، هەر لە شتێکەوە دڵنیای بەرامبەرەکەت پێ ئەەکەیتەوە، بەرامبەر ئەو وعد و پەیمانت بە وەفا بە. لە کاتێک بێوەفایی ئەنوێنی و غەدر و خیانەتی لێ ئەەکەی، زوڵم و ستەمی لێ ئەەکەی، والله خۆی پەروەردیگار ژیانی دنیا و قیامەتت لێ دەکاتە دۆزەخ. دەفەرمێ و ئەوفوا بعهد الله إذا عاهدتم ولا تنقضوا الأيمان بعد توكيدها وقد جعلتم الله عليكم كفيلا إن الله يعلم ما تفعلون. وهروها پیغمبری خوا فرمی عليه الصلاة والسلام أربع تارشت هن من كنا فيه كان منافقا خالصا. هر کەسێک ئەم چوار شتەی تێدا بێ ئەوە دڵنیا بێ لەوەی کەوا ئینسانێکی دووڕووە خوا پەنامان بدە. ومن كانت فيه خصلة، و هەر کەسێکیش یەکێک لەو چوار شتەی تێدا بێ كانت فيه خصلة من النفاق، ئەوە بەشێک لە نیفاقی لە دڵی خۆیدا ڕواندووە، ئەبێ تەوبەی لێ بکا و بگەڕێتەوە لای پەروەردیگار. دەفەرمێتن یەکەمیان ئیذا ئوتمینە خان، هەر کاتێکەوە شتێک لە لای ئینسانێکدان بندرێ بە ئەمانەت، ئینجا ئەو شتە قسەیەک بێ کە لە لات درکا بێ و پێت وترا بێ لە لای خەڵکی باسی مەکەت خوا ئەمانەت بێ، تۆ لە پاشان بچی بڵاوی بکەیتەوە، یاخود شتێک بێ لە لات دانرا بێ و تۆ خیانەتی لێ بکەی و بیخۆی و نەیدەیتەوە، یاخود کەسێک ڕۆح و جانی خۆی تەسمیمی تۆ کرد بێ بەوەی کەوا بیپارێزی و دڵنیات کرد بێتەوە لەوەی کەوا پارێزراوە بێ لە پاشان غەدر لێ کرد بێ و زوڵمت لێ کرد بێ. یاخود دووهەمیان وئیذا حەدەث کەذەب، هەر کاتێک قساکەی هەوڵ دەی قسەکانت برازێنیەوە بە درۆ، بەشتی ناڕاست و نادروست، بۆ ئەوەی خەڵک پێت بڵێن ماشەڵڵا چەند ڕەوان بێژە، ماشەڵڵا چەند زوبان پاڵاوە، ماشەڵڵا ئینسانێکی چەندە ئازا و بلیمەتە. ئەوە یەکێکە لە نیشانەکانی نیفاق ئازیزان. و سێهەمیان وئیذا عاهد غەدەر، هەر کاتێک پەیمانت بەس لەگەڵ یەکێک غەدر و ستەمی لێ بکەی. و چوارەمیان وئیذا خاصەمە فەجەر، و هەر کاتێک کەتی مناقەشە لە بەرامبەر یەکێکە هەوڵ دەی بە درۆ بێ بە هەر شتێک بێ کە ناڕاستی و نادروستی بخەینە ناو ئیش و کارەکان و قسە و گفتارەکانت بۆ ئەوەی بەسەریدا زاڵ ببی. خوا پەنامان بدە. بۆ یازیزانم خۆی پەروەردیگار لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە ئەم سیفەتە قێزەونە پەیڕەوەکەن لە ژیانی دنیادا لە ڕۆژی قیامەتە ڕایان ئەگرێ، و هەرچی شوێن کەوتووی ئەو قێزە و ئەو سیفەتە قێزەونەیە لە ژێر عالەمی ئەم زوڵم و ستەمکاریە خۆی پەروەردیگار کۆیان ئەکاتەوە. ئەفەرمێ ئیذا جەمع الله الأولین والآخرین یوم القیامة يرفع لكل غادر لواء. دەفەرمێ هەر کاتێک ڕۆژی قیامەتدا دێ لە ژێر چەتر و عەلەمی هەموو غەدرکەرێک و زوڵمکارێک خەڵکەکان خڕەکرێنەوە و کۆکرێنەوە. فقيل هذه غدرة فلان بن فلان،
اینجا پێیان ئەوترێ ئەمە کۆمەڵەی زاڵمان و ستەمکارانی کوڕی فڵانن. دەی چەند ناخۆشە لەو کاتەی کە هەموو ئینسانیەت و مرۆڤایەتی چاوەڕوانی ڕەحمی خودای پەروەردیگارە، چاوەڕوانە کە خوای پەروەردیگار بە چاوی ڕەحمەت تەماشامان بکە. بەڵام لەو کاتێدا خوای پەروەردیگار بێ لە دژی تۆدا بۆستێ، لە دژی تۆدا محکەمەت بکا و سەرزەنشتت بکا لەسەر ئەو سیفەت و ناڕێچەی کەوا لە دنیادا پەیڕەومان کردووە. بۆیە بەڕاستی ئازیزان، ئەو کەسەی کە زوڵمی لێ ئەکرێ باوا نەزانێ کە زاڵم و ستەمکار هەروە بەدەسەڵات ئەمێنێتەوە و هەتا ئەیخوا و ئەیباتەوە. بەس وەڵڵا خوای پەروەردیگار لە حەدیثەکان و لە ئایەتەکانە زۆر وعدی پتەویدایە بەوەی کەوە زوڵم لێکرا و سەر ئەخاتن ئەگەر لە پاش کەمێکش بێ. ئەو کەمە ئەگەر دنیا بێ یاخود قیامەت بێ، زۆر جار ستەم لێکرا و زوڵمەکە ئەو زوڵمەی کە لێ کرایە و ستەمی لێکرایە بە چاوی سەری خۆی ئەیبێنێ زاڵم و ستەمکار چی بەسەر هاتووە. خوای پەروەردیگار چۆن تۆڵەی لێ کردوتەوە. بەڵام زۆر جاریش وایە خوای پەروەردیگار بەهۆی حکمەتی خۆیەوە تەجیلی ئەکا بۆ قیامەت و لە قیامەتە حەق و مافەکەی وەرەگرێتەوە. بۆیە لە حەدیثێکی صحیحا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام اتقي دعوة المظلوم، دفرمي اتقي دعوة المظلوم فإنه ليس بينه وبين الله حجاب. أفرمي أي إنسان كان بترسن لويك وظلم وستمك لإنسان كان يتر لجير دستكانتان لو أنيك وعد صلاة يانية چونك والله أو مظلوم وستملك راوا لكاتيك كالدعاء لك ودستي برزكاته ولبقى في رب العالمين ليس بينه وبين الله حجاب. هیچ پەردەیەک نییە لە بینی ئەو لە بینی خوای پەروەردیگارە. ڕاستە و خۆ دوعاکان و نزاکانی قبوڵە بێ، دەی ناترسی لەوەی کە خوای پەروەردیگار عەرش و کورسی و دەسەڵات و هەموو سەڵتەنەتەکەت تەفرت و نابکا و بەژێر زەویا بیباتە خوار. لە کاتێکا کەوا ئین الله یەرفەعها فەوق الغەمام، خوای پەروەردیگار لە حەدیثێکی ترا فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام دوعاکانی ئەو مەزلوم و ستەم لێکراوە بەرزەکاتەوە لە بۆ سەروی هەورەکان و ئاسمانەکان وعزتي وجلالي ويقول وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين. أفرميتن سوين بعزة جلالتي خوم خوي رب العالمين لأنصرنك ولو بعد حين. سرد أخم أقل لباش كم يشتريش به. بويا شاعر فرميتن لا تظلمن إذا ما كنت مقتدرا. أي إنسان نكي ظلم مستم بكي لكاتك كواد صلاة تقرت دست، نكي استم بكي لجير دستكي خود بوي كوا خود بتوانا بشان بدي وأويش بجير دستو ببيد صلاة. فالظلم ترجع عقباه إلى الندم، لبرو استمو ظلم سرنزامكي لبو پشیمانی أقرتو وپشیمان بيتو تيدا ئەگەر لە دنیاش پەشیمان نەبی لە قیامەت واوەیلا ئەکەی لە بۆ حاڵی خۆت. تەنام عەینوکە والمەظلوم منتەبه، دەفەرمێ لە کاتێک کە تۆ نووستووی بەڵام ئەو کەسێک کە دڵت شکاندووە کە دڵت ئازار داوە بە قسەیەک بە ستەم لێکردنێک لە شەوە هەڵەستێتەوە، لە شەوە هەڵەستێتەوە و دوو ڕکعات نوێژەکە لە بۆ خوای پەروەردیگار و دەستی نزای بەرزەکاتەوە لەو پەروەردیگار. يدعو عليك وعين الله لم تنمي، دفرميتن دعاء ليدك قرب سر لكاتك عين الله لم تنمي، تاوكاني خوي پروردگار نانون وبرشكانيان بسر دانايا ودعاكاني أمستم لكرا وقبولك يا للدنيا ولا يا لقيامتها عرشد أهجيني وعرشد ألرزيني. بو يا عزيزانم ظلم مستملك كردن هەر لە گچکە لە نێو عائیلەکەی خۆمانە، لە نێو ماڵ و منداڵمان، لە نێو گەڕەک و کۆمەلگا و نیشتیمان و تاوەک و کۆتایی سەرکردەکان شتێکی نامۆیە بەوەی کەوا خوای پەروەردیگار قەدەغەی کردووە لەسەر ئینسانەکان. بۆیە خۆپاراستن لەم سیفەتە ئەبین بە ئینسانێکی ئیمانداری حەقیقەت،
ئەبینە ئیماندارێکی ڕاستەقینە بەوەی کەوا خۆمان ببینینەوە لەگەڵ پێغەمبەران و پیاو چاکان و شەهیدان لە ڕۆژی قیامەتە. دووەم خەسلەت لەو حەدیثە پیرۆزە و قودسیەدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام کە خوای پەروەردیگار لە دژی ئەو ئینسانە ڕائەوەستێ لە ڕۆژی قیامەتە ورجل باع حرا فأكل ثمنه دەفەرمێ پیاوێکە لە زەمەنی پێشوو وابووە کابرای حڕ و ئازاد لە کاتێکەوە بێدەسەڵات بووە لەلایەن زاڵمان و ستەمکارانی سەردەمی خۆیانەوە ئەفرۆشان بەبێ ئەوەی ئاگادار بووایە کە فرۆشراوە و پارەکەی ئەخورا، بەڵام پێشان ئینسان بەجەستا فرۆشرا وەکو عەبد تەعاملی پێ ئەکرا و کڕین و فرۆشتنی پێ ئەکرا. بەڵام بەداخەوە ئێستا لە عەسری عەولەمەیە و لە عەسری ئینتەرنێت و تەکنۆلۆژیایە ئینسانەکان بە نەوعێکی تر ئەکرێن و ئەفرۆشرێن، کۆیلایەتیان پێ ئەکرێ لە کاتێکدا کە ئەبینی ئینسانێکە کردرایە لەسەر ئینتەرنێت بەکارەهێنێ وەکو ڕۆبۆتێک کە ئەم شتەی ئەنووسێ و ئەم شتەی بڵاوی ئەکاتەوە سوڕ ئەزانێ کە ناحەقە و نادادیە غەڵەتە و درۆیە، بەڵام ئەیکاتن لەبەر ئەوەی چەند پولێکی وەرگرتووە لە بەرامبەریە. ئازیزانم ئەمە حوڕیەتێکە کەوا کردرێنراوە بە پارە. چەند خۆشە ئینسان حوڕ و ئازاد بێ بۆ خوا بژی و بۆ خۆی بژی لە کاتێکا کە خوای پەروەردیگار هەموو ئینسانەکانی بە ئازاد دروست کردووە و ئازادی لێ زەوت نەکردوون. ئەوە تا عومەری کوڕی خەتابە فەرمێ مەتە استەعبەدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. لەکەیەوە ئێوە توانی و توانە کە ئینسانەکان بکەن بە کۆیلا لە کاتێک کە خوای پەروەردیگار بە ئازادی لەداچێەوە بە وجودی هێناون و لەدایک بوون. بۆیە ئەم دێڕەکە زانایانە فەرمون لا تعبدوا الأحرار زۆرمانە لە خۆ هەڵەگرێ. زۆر کەس دەبینین لە بازاڕی کۆیلایەتی ئاکرێوە فرۆشرێ، بەڵام ئێمەی موسڵمان هەستی پێ ناکەین. ئێمە وازانین بەندایەتی هەر ئەوەیە لە بازاڕێکی هەبێ و لەسەر مێزدا بندرێ وەکو پێشان ئینسانە دەوڵەمەندەکان و زەنجینەکان بچن بە چاردەورە مەزاتی لەسەر بکەن و پارەکەی لەسەر زیاد بکەن، بەڵام نەخێر. ئێستا جۆرەکەی گۆڕاوە، کرایتە مۆدێرن بەوەی کەوا قات و ڕیباتن لەبەربی و زۆر کەس مەسەلەن پۆشتەیە دەوڵەمەندە پارەی باشی پێیە، بەڵام لە عینی کادا خۆی فرۆشتووە. ئازیزانم سێهەم خاڵ لەو کەسانەی کە خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەری ئەوەستێتەوە و حەشری ئەکا بەوەی کەوا لە دژی ئەوەی ئەوەستێ وەڕەجوڵ استەئجەرە ئەجیرا فاستەوفى منه ولم يعطه أجرا. کەسانێکن کەوا خاوەن بزنس و خاوەن دوکان و خاوەن ئیش و کارن، چەند کەسێکیان وەکو کرێکار وەکو هاوکا وەکو ئەجیر و وەکو کرێکار و عومال لە کنیان ئیش دەکەن. ئەو کارمەند و کرێکارانەی کە لەلایەن ئیش دەکەن لە پاژەوەی کەوا ئیشەکەیان پێکردوون حەق و مافیان نەداونەتێ. خوای پەروەردیگارە فەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەمن ئەبمە محامی ئەو مەزلوم و ستەم لێکراوە و لە بەرامبەر ئەو زاڵم و ستەم لێکرد ڕائەوەستمەوە و سزای ئەدەم. ئەوە تا خوای پەروەردیگار لەم دنیایەدا ئیشوکارەکانی دنیایدا بەش کردووە بەسەر هەموو ئینسانەکان هەر کەسە و بە گوێرەی شایستە و شیاوی خۆی. ئەوە تا خوای پەروەردیگارە فەرمێ ئەهم یقسیمون ڕەحمەتە رەبک نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض درجات ليتخذ بعضهم بعضا سخريا. أفرمي إيما دابشمان كردوا رحمته بزيو مهرباني خومان بسر إنسان كان وهروها جيانو بجيوي جيان من بودابين كردون وبشيكشمان برز كردوتوا وبشيكمان نزم كردوتوا بەشێکمان دەوڵەمەند کردووە بەشێکمان فەقیر کردووە بۆ ئەوەی تاوەکو ژیان تام و چێژی تێدا ببیندرێ، بۆ ئەوەی تاوەکو هەموو ئینسانەکان هەست بە دادپەروەری خوای پەروەردیگار بکەن. ئازیزانم ناگونجێ هەموو کەس ببتە دکتۆر، هەموو کەس ببتە مهندس، هەموو کەس ببتە تاجر، کەواتە ژیان ناگوزەرێ.
گەر تۆ دوکانی گۆشت فرۆشی نەکەی و تەڕە فرۆشی نەکەی و یاخود ئەوەکانی تر نەکەی، ئینسانەکان ناتوانن بژێوی ژیانیان لەگەڵ یەکتریا ئاڕوگۆڕ بکەن. بۆیە خوای پەروەردیگار ئەفەرمێ هەر شتێک خوای پەروەردیگار کردی قسمەتی ژیانت ئەبێ قەناعەتت پێبێ و پێی ڕازی ببی. و هەروەها ئەو کەسانەی کەوا ئیشەکەن، ئیشکردنیش سێ زۆری هەیە. ئیشکردن تەبیعەتی پێکاتوە لە سێشت، لە ئیشەکە، لەو کەسەی ئیشەکەت بۆ ئەکا و لە خاوەن ئیشەکە. ئەو کەسەی کەوا ئیشت بۆ ئەکا، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەوفوا بالعقود، لە کاتێک عاد و عەقد ئەکەی لەگەڵ خاوەن ئیشەکەیە کە لە سەعات حەوتی بەیانی هەشتی بەیانی تاوەکو سەعات شەشی بەیانی تۆ ئیشی بۆ بکەی، شەشی ئێوارە عەفوەن ئیشی بۆ بکەی، تۆ دەبێ لەم کاتەدا وجودت هەبێ و لە ئیشەکەیە تەمبەڵی نەکەی، خۆ نەدزیەوە و بەنەوعێک لە جۆرەکان کات بەسەر نەبەی لەوەی کەوا لە ئیشەکەی کەم کەیتەوە. و هەروەها دەبێت دەستپاک و ئەمین بی لە ئیشەکەیە، خیانەت لە ئیشەکەی نەکەی. ئەوەتە پێغەمبەری خوا موسا عەلەیهی السەلام لە کاتێکەوە لە قورئانە باسی ئەکرێ لەلایەن پیاوە ساڵحەکەوە فەرمێ لەلایەن کچی پیاوە ساڵحەکەیەوە کە لە کاتی ئاودانی مەڕووماڵاتەکەیان کە دەگەڕێتەوە کچەکە بە باوکی ئەڵێ دەفەرمێ ئینی ئوریدو، دەفەرمێ قالت إحداهما يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين. ئەبێ ئەو ئینسانەی کە ئیشەکا لەلای تۆ دوو سیفەتی جوانی تێدا بێ، یەکەمیان قەوی بێ لە ئیشەکە بزانێ و هەروەها دووهەمیان دەستپاک بێ ئەمین بێ بۆ ئەوەی تاوەکو خیانەت نەکا لە ئیشەکەیە. اینجا دووەم حاڵەت خاوەن ئیشەکەیە. خاوەن ئیشەکەش لە کاتێک کە عەهدت پێئەدا لەسەر بڕەپارەیەک پێک دێی لەگەڵیا، دەبێ ئەم بڕەپارەیە لە کاتی کۆتایی ئیشەکەیە بداتێ، نابێ بە هیچ جۆرێک مماتەڵە بکا لەوەی کەوا پارەکەت نەداتە یاخود لێ تاخیرکە، چونکە ئەبێتە سزایەک لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردیگار بەبەر ئەو حەدیثەیە ئەکەوێنێ. یاخود لە کاتێکەوە تەمەشاکەین بەتایبەت کوردانی خۆمان ئازیزان، ئەوانەی کەوا ئەبینین تازەن هاتوون، دەبینی هیچ جێگا و شوێن و جێگایەکی نییە، هیچ وەڵامێکی وەرنەگرتووە، تۆ بە هەلی ئەزانی بەوەی کەوا ئیستیغلالی بکەیت بە چەند پارەیەکی کەم لە سەعات شەشی بەیانی تا شەشی ئێوارە ئیشی پێ بکەیت بە چل پاوەنێک لە کاتێک لە قانونی ئەم وڵاتەدا زوڵم و ستەمە، تجای لە قانونی ئیسلامەکەت کەی دیعای ئیسلام بوون و موسڵمان بوونی خۆ دەکەی. لە خوای پەروەردیگار ناترسین لە کاتێک کە ڕوبەڕوومانە بێتەوە لە ڕۆژی قیامەتە، بەڵام لەوەی ئەترسین ئەگەر هاتوو حکومەت پێی بزانێ سزامان ئەدا. ئەی دینداریەکەمان لەکوێ؟ ئەی ئیمانەکەمان لەکوێ؟ ئەی برایەتی و کوردایەتیەکەمان لەکوێ؟ وەڵڵاهی ئینسانی وا بیستومە و ئەزانن کەوا ئیشی پێکرایە بە پارەیەکی ئەو تۆ کە بەقەد دوونانی باش ناکە ئینسان لە مەطعمەنانی پێ بخوا. ئەی ئەوە زوڵم و ستەم نییە؟ ئەی ئەوە ستەمکردنێک نییە لەوەی کەوا لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردیگار تۆ حوجەیەک دەدەیتە دەست خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتە بەرەو ڕوت بوەستێ و سزات بدا؟ بۆیە ئازیزانم ئەم سیفەتە ناشیرنە بەڕاستی سیفەتێکە هەر کاتێک خۆمان لێ پاراست و خۆمان لێ دوورخست، خوای پەروەردیگار ئەیکاتە مایەی قبوڵ بوونی دوعاکانمان. ئەوەتە لە کۆتایی خودبەکەم ئەهێنم بەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە لە کاتێک ئەم سێ کەسەی ڕێیانەکەوتە چۆڵەوانیەک و لە بۆ ئیسراحات بوونی خۆیانە ڕووەکەن ئاشکەوتێک، کاتێک لاک ئاشکەوتەکە پاڵەکەون دەرگای ئاشکەوتەکەیان بەسەردا داخرێ لەلایەن بەردێکی زۆر زەبەلاح و گەورەوە، فکرەکەنەوە هیچ شتێک نییە پەنهای بۆ ببەن، نە تەلەفۆنێک، نە خەبەرێک، نە هەواڵێک بدەن بە دەرەوە، تەنها چێ هەیە؟ خودایەک لە عەرشی عەزیمەوە ئاگای لە حاڵیانە، ئەبێ شتێک بکەن کەوا دەرگای ئاشکەوتەکە لەسەر خۆیان بکەنەوە. اینجا هەرسێکیان بەبیرە خۆیان ئەهێننەوە چ کردەوەیەکی چاک و جوانیان کردووە
تاوەکو دوعا بکەن بەهۆی ئەو کردەوە جوانەی خوای پەروەردیگار دەرگای ئاشکەوتەکەیان لێ بکاتەوە. ئازیزانم، یەکێک لەم سێ کەسە کابرایەکی تاجیر بووە، چەند کرێکارێک لەلایەنیشیان کردووە. یەکێک لەو کرێکارانە ڕۆژێک کرێیەکەی لەبیر ئەچێ و وەریگرێ ئەڕواتەوە و ئەڕواتەوە و ناگەڕێتەوە بۆ بەیانی. ئەم ساحەبیشە کرێم کرێکارە هەڵەگرێ بۆی و تیزارەتی پێکاوەی خاتە ناوی شوکارەکەی خۆی، تاکو ئەو پارەیە زۆر ئەبێ، چەندین مەڕووماڵات و خوشتر و گا و چێڵی پێکڕێ، چەند ساڵێک بەسەریدا تێپەڕێ. ئەم ئینسانە کرێکارە ئەگەڕێتەوە لای و بەبیری دێتەوە ڕۆژێک ئیشی بۆ ئەم پیاوە کردووە و کرێکەی بیر چوە لێی وەرگرێ. کاتێک ئەگەڕێتەوە لای و پێی ئەڵێ ئەی خاوەنکار، بیت لە فلان ساڵی و فلان ڕۆژی من کرێکاری تو بووم، کرێیەکم لەبیر چوو لێ وەگرم و ڕۆیشتم و نەگەڕامەوە، ئێستا هاتووم بۆ ئەوەی کرێیەکەی خۆمم بدەیتەوە. ئەویش ئەڵێ بەڵێ باشم لەبیرە، کرێیەکەی تو بریتیە لەو هەموو حیوانات و مەڕووماڵات و خوشتر و گا و گۆڵکەیکەوە بۆم هەڵگرتووی و بۆم بەخێو کردووی، بڕۆ هەمویان بە پێشە خۆت دە و بیان بەوە. ئەڵێ ئەی پیاو، گاڵتەم پێ مەکە، کرێیەکەی خۆم بدەرەوە. دەرێ وەڵڵا گاڵتەت پێ ناکەم، وەڵڵا ئەمن پارەکەی تۆم خستۆتە ناو بزنسەکەی خۆم و ئیشم پێ کردووە، تا ئابەم شێوە زۆر بووە، ئێستاش ماڵی خۆتەوە بیبەرەوە. دەرێ ئەی خودایە، تۆ عالم و پێ ئاگاداری بەو ژیانەی منکەوە چۆن دەست پاچیم نوان، چۆن بە وعد و پەیمان بووم لە بەرامبەر عەهد و پەیمانەکەی دام بەو پیاوە. دەرێ وەڵڵا هەموو ماڵ و سەروەت و سامانەکەی پێشە خۆی دا و بردی، هیچی بەجێ نەهێشت بۆم. دەرێ وەڵڵا ئەوی شەم کە کردووە خودایە تەنها لە پێناوی ڕەزامەندی تۆم کردووە، گەردە ئەوی شەم لە پێناوی ڕەزامەندی تۆ کردووە، دەرگای ئەشکەوتەکەمان بۆ بکەوە. دەرێ لەو کاتەیە دەرگای ئەشکەوتەکە بە تەواوی ئەبێتەوە و نەجاتیان ئەبێ. دەیە ئینسانی مسلمانی ئیماندار، ئەیە ئەو کەسەی کەوا تاجیری و دوکانداری و بزنسمانی، چەند کەسانێک لە ژێردەستت ئیشەکەن، لە ئیشەکەی خۆتە بەخشیشی جوانیان بدەرێ، لە کاتێک کە بینی کە قازانت زیادی کردووە مانگانە و هەفتانە چی لێ تێناچێ، وەڵڵاه بەرەکەت دەکاتە ماڵەکەت خوای پەروەردیگار بەوەی کەوا چەند پولەیەکی زیاتر بکەی بەسەر معاش و ڕاتب و بژێوی ژیانی ئەو ئینسانێک کە لە ژێردەستا ئیشەکە، بۆ ئەوەی زیاتر دڵسۆز بێ لە بۆت، بۆ ئەوەی زیاتر بە جۆش و خڕۆشەوە ئیش بکات لە بۆت، بۆ ئەوەی زیاتر دەستپاچی بنوێنێ لە ئیشەکەت، بۆ ئەوەی زیاتر خوای پەروەردیگار لەکنە خۆیە پلە و مەقام و پایەت بەرزکاتەوە لە بەهەشتا، و هەروەها ببێتە هۆکارێک لە کاتێک کە دوعاکەی، شانازی بکە لە کاتی دوعاکردنەکانت، دەستت بەرزکەوە بۆ خوای پەروەردیگار لەو مشکیلە و ناخۆشی و نەخۆشیانێکەوە هەتا پێی بپاڕێوە. برێ خودایە، ئەگەر تۆ ئاگاداری بەوەی کەوا من فلانە ڕۆژی لە فلانە کاتی فلانە شاگردم پێویستی بە فلانە شتی بوو بۆم جێبەجێ کرد، خودایە ئەم نەخۆشیەم بۆ دەبرکە، شیفام بۆ بنێرە، ئەو ناخۆشی و ناڕەحەتیەی کەوا تۆشی بووم ڕزگارم بکەی، والله خوای پەروەردیگار ڕزگارە دەکا و نەجاتت ئەدا. یا ربی خودایە نەجاتمان بدەی، یا ربی خودایە دوعا و نزاکانمان قبول بکەی، یا ربی خودایە وانەی کە ستەم لێکراوە و مەزلومن لە هەر شوێن و جێگایەکەن، یا ربی خودایە سەرکەوت و سەرفرازیان بکەی، یا ئیلاهی یا رب العالمین لێت دەپاڕێنەوە لەم شوێن و جێگایە ئەوەی زاڵمە و ستەمکارە پشتی بشکێنی و عەرش و سەڵتەنەتی بهێنێ خوار، یا ئیلاهی یا رب العالمین ئەوەی کردراوە و بە کۆیلە کراوە، یا ئیلاهی نەجاتی بکەی و حڕیەت و ئازادی بۆ بجێڕیەوە جارێکی تر، بۆ ئەوەی خۆی بناسێتەوە و خۆی ببینێتەوە لە ئینسانیەت و مرۆڤایەتی. آمين آمين والحمد لله رب العالمين. نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله الحمد لله، ما توفيقي ولا اعتصامي ولا حولي ولا قوتي إلا بالله، عليه توكلت وعليه أنيب، عليه توكلت وإليه أنيب. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبد الله ورسوله. أوصيكم عباد الله
وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. عزيزانم پێم خۆش بوو ملاحەظە و تێبینیەک بە بۆنەی مانجی شەعبانەوە کە نزیکە بین لە مانجی ڕەمەزان، ڕۆژی یەکشەم و دووشەم و سێشەم ڕۆژانی زۆر پیرۆز و ئەیام البیضی پێدەوترێ کە ئینسان تێیدا سنەتێکی مؤکەدەیە تێیدا بە ڕۆژوو ببێ و سەدەقە و خێری تێدا زۆر تێدا بکە، قورئانی زۆر تێدا بخوێنێ و چاکە و ئیشی چاکی زیاتر تێدا بکە، چونکە خوای پەروەردیگار ئەجر و پاداشتێکی ئێجگار زۆری لەم مانگەدا بەو کەسانە داناوەکە میشانەی تێدا ئەنجام دەدان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات. اللهم من أراد بنا وبالإسلام والمسلمين خيرا فوفقه لكل خير، ومن أراد بنا وبالإسلام والمسلمين سوءا أو شرا فصب الشر على رأسه يا عزيز يا جبار. آمين آمين. الحمد لله رب العالمين. أقيموا الصلاة يرحمكم الله.